ورلام هويني شعرم ورالام 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 صارش كازام وبرينم ورالام 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 ورلام هويني شعرم ورالام 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 صارش كازام وبرينم ورالام 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 عواتي جيني تنصار تنها تاوشينكا عواتي جيني تنصار تنها تاوشينكا تاوي توشين دامي رحمة الله يا لمشا وسنة تاوي توشين دامي رحمة الله يا لمشا وسنة بابوني تواك من لمشاروي زون ظلم ديلك توبتي بهلا بابوني تواك من لمشاروي زون ظلم ديلك توبتي بهلا ومزانك دوريت لم دوريت لم دوريت لم دوريت لم سوزي عشق جمع هيلي أهيلي 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 ومزانك دوريت لم دوريت لم دوريت لم دوريت لم سوزي عشق جمع هيلي أهيلي 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 دوريت آهيشي سمناكا خولتا وما توريني دوريت آهيشي سمناكا خولتا وما توريني دوريت زامتشي قلابو بيامي مرقم بوديني دوريت زامتشي قلابو بيامي مرقم بوديني بابوني تواك من لمشاروي زون ظلم ديلك توبتي بهلا بابوني تواك من لمشاروي زون ظلم ديلك توبتي بهلا وراسيس مرنتي 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 بابيتو آور وتنيا مرنتي 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 وراسيس مرنتي 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 بابيتو آور وتنيا
ببونەی تۆکە من لەم شارەوێ چۆن دڵم دێڵێکە تۆ بەجێ بهێڵە ببونەی تۆکە من لەم شارەوێ چۆن دڵم دێڵێکە تۆ بەجێ بهێڵە چاوی تۆشێدا بێڕەحەمە هەڵایە لەم شەوە سەنگە بەبوونەی تۆکە من لەم شارەوێ چۆن دڵم دێڵێکە تۆ بەجێ بهێڵە بەڵام با بزانین دژنا چی دەڵێن ئێستا بڕیاری خۆتان دەدەن لەسەر دەنگیان دواتر کە گۆرانەکە کەشی گوت دیارە لەوانەیە ڕوونکردنەوەیکی بچووکمان هەبێت لەسەری و پاشانیش لە دوجار ڕوونکردنەوەی تمانە بێ بعد لە دکتۆرەوە فەرموو. ساعتاتە خۆشکە هەنەر بڕاستی ئەداکی گەلێکی باش بوو ئیقاژی هەروەها مەقامژی تەمام بوو تخەلەل تێت نەبوو لەفزی وەک جارێ بەرێ باش بوو دەنگێکی نەرمی هەری خۆش هێویدارم سەرکەوت بێ بەڵێ مام ساڵکەوت دەستخۆشی لە هوەرەکەم زۆر باش و بەڕاستی ئەدایەکی زۆر جوانی کرد زۆر سەلیمی گۆرانەکەی وت ئەدایەکی نەرمیە کرد هەوڵێدا تەکنیکی زۆر باش بکات وردەکاری ئەکرد لە سەرکەوتن و هاتنە خوارێ گۆرانەکان دیارە بە باشی خۆی ئامادە کردووە ومێ دەکەم سەرکەوتوو بێت. بەڵێ مام ساوری ئەحمەد منیش هەروە دەستخۆشی لە کاکە هونەر دەکەم بەڕاستی ئەمن زۆر سەرسام بووم بۆی کە گەنجێکە ئاوا کۆنتترۆلی خۆی کردبوو ینی زۆر بەبێ بترسیان شەرم بکوانە ئەو هەنگاوی لەو قۆناغە نوێی بە شێوەیەکی کە دیتمان ینی و لە هەموو ڕوویەکانەوە وەکو مامۆستایان باسییان کرد زۆر زۆرم بەدڵ بوو خۆمەش ناتوانین داوایی ئەو شتە بکەین کە لە خودی شخصەکە دانیە بڵێن مەسەن دەنجی خۆشتر بواەن شیرنتر بواە توانای خۆی دەنگی ئەو هەیە بەڵێ سەرکەوتنی زیاتری بۆ دەخۆ.